ترسی ڕژیمی کۆماری ئیسلامی لە دەورونەخشی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێکخستنی ناڕەزایەتیەکاندا. ڕۆژنامەی ئەمنیەتی ملی سەر بە زانکۆی دیفاعی ملی بە تازەیی لێکۆڵینەوەیەکی لەژێر ناوی هەڵسەنگاندنی پەیوەندی بەکارهێنانی فەزای مەجازی لەگەڵ بشێوەکان بڵاو کردوتەوە و هەوڵی داوە ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شکلگرتنی ناڕەزایەتیەکانی سەرشەقام لە ئێران شی بکاتەوە. لەم لێکۆڵینەوەیدا کە بەشێکی بەشاری سنە و ئوستانی کوردستان تەرخانکراوە هاتووە. پەیوەندێکی ڕاستەوەخۆ لە نێوان فەزای مەجازی و شکلگرتنی ناڕەزایەتیەکان بە تایبەت لە نێوان لاواندا بوونی هەیە. ئەم لێکۆڵینەوەیە هەروەها نیشانی داوە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆرترین ڕۆڵیان لە چوونەسەرەوەی ئاستی داخوازیە کۆمەڵایەتیەکانی لاواندا هەیە. بڵاوکراوە ڕسمیەکانی سەربەسپای پاسدارانیش پڕن لەو بابەتانەی کە لە ژێر ناوی لێکۆڵینەوەدا ئامۆژگاریان بە بەڕێوەبەران داوە کە بە خاتری زیانی فراوانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەنگاوێکی گەورە بۆ سنووردارکردن و کۆنتترۆلکردنی بەکارهێنەرانی ئێرانی لە ناو ئەم تۆڕانەدا هەڵگرن. هەر لەم پەیوەندێدا و ڕۆژنامەی لێکۆڵینەوەی حیفازەتی و ئەمنیەتی سەربەسپا لە یەکێک لە بابەتەکانی خۆیدا ئیدعای کردووە کە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕێکخستنی گروپە سیاسە نەیارەکانی ڕژیم و هاندان و بەرەو نافەرمانی مەدەنی و پێکهێنانی ئالۆزی سیاسی لە ئێران ڕۆڵێکی گرنگیان هەیە. ئەم لێکۆڵینەوەیە لە کۆتاییدا بۆ گەیشتەوە کە بە سرنجدان بە بارودۆخی ئێستای فەزای مەجازی تۆڕە کۆمەڵایەتیەکان مەترسی سیاسی و ئەمنیەتی بەرچاو بۆ کۆماری ئیسلامی بە دوای خۆیاندا دێن و بە چوونەسەرەوەی ئاستی زیان هەڵگربوونی نیزام دەبنە هۆی سەرهەڵدانی کێشە و گرفت بۆ ئەمنیەتی نەتەوەیی. حاکامی ئەم جوورە لێکۆڵینەوانە سەرانی ڕژیمی کۆماری ئیسلامی وا لێ کردووە تا بە هەر قیمەتێک بێت ئینترنێت و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ئێران بخەنە ژێر کۆنتترۆلی خۆیانەوە. حکوومەتی ئیسلامی دوژمنایەتێکی ئاشکرا و قوڵی لەگەڵ هەبوونی ئازادانەی هەواڵ، لەگەڵ دەربرین و بڵاوکردنەوەی بێسانسۆر، لەگەڵ بڵاوکردنەوەی راپۆرت و هەواڵی واقعی کۆمەڵ، لەگەڵ یەکگرتووی و پەیوەندی نێوان خەڵک، لەگەڵ موسیقا، هونەر، ئەدەبیات، فیلم، لەگەڵ زانست و زانیاری و فەزای مەجازی بوارێکە کە دەستگای سانسۆری حکوومەت، ئەرتشی ساخ و کێشان و ئەسید پاشانی حیزبوڵڵا ناتوانن کۆنتترۆلی بکەن. ئەمڕۆ بە خاتری پێشکەوتنی تەکنۆلۆژی ڕاگەیەنە گشتەکان دەیان ملیۆن کەس لە خەڵکی ئێران بە ئاسانی دەستیان بە تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕادەگات و جەنایاتی ڕژیم لە کەمترین زەماندا دەگەێنە باخی شوێنەکانی جیهان. دەستگای پشکنینی بیرروباوەڕی ڕژیم بە فیلتەر و بلوکردنی سایتەکان، بەدەست بەسەرکردنی چالاکانی کۆمەڵایەتی و سیاسی، بە پچڕاندن و خاوکردنەوەی ئینتەرنێت و بە بردنەسەرەوەی هەزینەی بەکارهێنانی ئینتەرنێت لە چەندین ساڵ لەمەوبەرەوە دەستی داوەتە شەڕ لەگەڵ تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەڵام لێکۆڵینەوەکانی ئەمڕۆیان نیشانی دەدەن کە لەم بوارەشدا شکستیان خواردووە. تەبلیغاتی کاربەدەستانی ڕژیم دژ بە ئینتەرنێت و هەوڵ بۆ ئیسلامیکردن و یا لە ڕاستیدا کۆنتترۆل و سیخۆڕیکردن لە بەکارهێنەران هەتا ئێستا بێئاکام ماوەتەوە. پتر لە 130,000 ئاخوند لە ڕێگەی نۆژی جومعەوە تا سدا و سیمای ڕژیم دژ بە ئینتەرنێت تەبلیغەکەن، بەڵام نەتەنیا بەردەوام بەکارهێنەرانی ئینتەرنێت زیاتر دەبن، بەڵکو بۆشایی نێوان ئەوان و حکوومەتی ئیسلامیش بەرینتر و قوڵتر بۆتەوە. ئەوەی کە کارناسانی ڕژیم لە ژێرناوی مەترسی بۆمانەوەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی باسی لێ دەکەن واقعیە، بەڵام هوشدار لەم بوارەدا بێئاکامە و ڕژیم ناتوانێت ئەو مەترسیە لەسەر خۆی لابەرێت. کۆماری ئیسلامی لە ماوەی 4 ڕابردوودا لە بەرامبەر هەموو دیاردە مدرنەکانی جیهانی ئەمڕۆ سەری وەبەرد کەوتووە. ویدیۆ، ماهوارە، ئینتەرنێت و ئێستاش تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر هەمویان دەرخەری بێتوانایی کۆماری ئیسلامی لە بەرامبەر پێگەیشتن و ڕەوتی ڕوولەگەشەی کۆمەلگای مرۆڤن. لە جەریانی خەبات و ناڕەزایەتی جەماوەری دژ بە حکوومەتی ئیسلامی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئامرازی سەرەکی ڕێکخستن، گشتگیرکردنی خواستەکان، هێنانە مەیدان و ڕێبەری حرەکەتە جەماوەرەکان بوون. ئەم توانامەزنەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە چاوی دەستگای نظامی و ئیتلاعاتی ڕژیم شاراوە نییە. لە خۆرانیە کە شاری سنە بە توانای بەرینی ناڕەزایەتیەوە دەبێتە تەوەری لێکۆڵینەوەی سپای پاسداران سەبارەت
بە ڕۆڵی تۆڕە کۆمەڵایەتەکان لە هێنانە مەیدانی جەماوەر و پەرەپێدانی خەبات دژ بە ڕژیم. هەر ئەم لێکۆڵینەوەیە نیشان دەدەن کە ڕژیم تا چه ئاستێک لە ئیسلامیکردنی فەزای مزازیدا بەرەو ڕووی شکست بۆتەوە لە حاڵێکدا کە کۆمەڵگا پێشکەوتەکانی سەرمایەداری بە پێی پێوەستەکانی ئەم سەردەما لەسەر دابینکردنی ئینترنێتی خێرا بۆ هەموو هاوڵاتیان تەنانەت لە دوورترین ناوچە گوندنشینەکانی سەرمایە گوزاری دەکەن، حکوومەتی کۆنەپەرستی ئیسلامی ئێران لەسەر زیاتر کۆنتترۆلکردنی پۆلیسی بەکارهێنەران ئیسلامی و ئاخوندیکردنی ئەم بوارە پێداگیری دەکات و هەوڵدەدات ڕەوتی گێشەی زانست و تکنۆلۆژی بەرەو دواوە بگەڕێنێتەوە. بێگومان وەها نێزامێکی خورافی و کۆنەپەرست هیچ پەیوەندێکی بە جیهانی ئەمڕۆوە نییە و لە ناوبردن و ڕووخاندنی هەرچی زووتری لە پێناو بەختەوەری و خۆشبژێوی خەڵکو و پێشکەوتنی زانستایە.